هادی محمود خاوەن گەورەترین پرۆژەی بەرهەمهێنانی هەنگوینە لە سنووری پارێزگای سلێمانی. هادی هەنگەوان بە درێژایی ساڵ و بەردەوامی چاودێری و خزمەتی هەنگەکانی دەکات تا باشترین هەنگوین بەرهەم بێنن. ئێستاش کۆتایی ساڵە و کاتی بڕینەوەی هەنگوینە. ئەو ماوەی 15 ساڵ هەنگەوانی دەکات و خۆی باسی دەکات ساڵ هەبووە بەرهەمەکەی گەشتووەتە 1000 کیلۆ هەنگوین، بەڵام ئەم ساڵ هاوشەوەی نرخەکەی بەرهەمەکەشی ڕووی لە دابەزین کردووە. بەخێوکردنی هەنگ ئیشێکی زۆر ئاڵاوزە جیاوازە لە هەموو ئیشەکانی تر. ئەتوانم بڵێم وەکو پەروەردەکردنی مناڵێک بە ناڕەحەت و پڕزەحمەتە. لەبەرەوەی هەنگ پێویستی بە گەرمیان و کوێستانە، پێویستی بە خزمەتکردنە، پێویستی بە بەخێوکردنە، پێویستی بە چاودێریکردنە، ئەبێ بەردەوام لەگەڵ یابی، بەردەوام لە ناو یابیت و بە کەسی شارەزا بەخێوەکرد. ئەتوانم بڵێم وەکو ڕاوێژکاری پرسوڕام زۆر پێەکرێ. هەنگەوانە زۆربیان پرسم پێەکەن لە هەر گیر و گرفتێک هەیان بێت لە بەخێوکردنی هەنگەکانیان، لەو هەنگەکانیان هەر کێشێکیان هەبێت پرس بە من ئەکەن. هەنگەوانی تاکە پیشەی هەنگەوانان نییە، لەبەر ئەوەی ناتوانن بەتەنها لە ڕێگەی فرۆشتنی هەنگوینەوە بژێوی ژیانیان دابین بکەن، چونکە لە ساڵێکدا تەنها یەک جار بەرهەمی هەنگوین هەیە. هەنگوین بازاری تایبەتی خۆی نییە، بەڵام خاوەن کڕیاری تایبەتی خۆیەتی. هەنگوینی کوردستانیش ئەتوانم بڵێم سپاس بۆ خوا هەنگاوانانی کوردستان بە ڕێژەی لە 95 غەش لە هەنگوینەکانیانە نییە و نەبووەتە عادەت لەگرە ئەو شتەکە لە ئێران مەسەلەن هەنگوینەیە بە شێوازی هەنگوینی شەکەری فرۆشن پێڵێن هەنگوینی شەکەری لەگرە تا ئێستا ئەو شتە نییە و کەس ئەو شتەی بەرهەم ناودۆ لە سنووری ئێمە. شارەزایەکی بواری هەنگوین باس لەوە دەکات خواردنی هەنگوین چارەسەرە بۆ چەندین نەخۆشی و خاوەن دەیان تایبەتمەندیە کە لە هیچ بەرهەمێکی تردا نییە. سوودەکانی هەنگوین کە پرسیارێک کرد، هەنگوین یەکێکە لەو خۆراکە سروشتیانەی کە وەکو دیاریکی خواییە کە هەنگ بۆ ئێمە دروست ئەکات. خوای گەورە لە قورئانە فەرمووی فیهی شیفاء للناس. لەبەرەوە هەنگوین گرنگیەکی زۆری هەیە لە ڕووی خۆراکیەوە، سوودێکی زۆری هەیە. زۆر گرنگە ئینسان ئەگەر بتوانێت ڕۆژانە کاتێ ئێماڵین شتێک بە سوودە بۆ تەندروستی، بەو جۆرە بە سوودە کە تۆ ڕۆژانە بتوانی بەکاری بێنیت. هەنگوینی سروشتی هەرگیز بەسەر ناچێت، هەروە یەکێکە لەو خواردنانەی کە لە قورئانی پیرۆزدا باس کراوە. ماوەی چەند ساڵێکە هەنگوینی کوردستان بەشداری لە پێشبڕکێ و پێشەنگاکانی هەنگوینی دەروی کوردستان دەکات و بە هەنگوینە سروشتی و بە تام و تایبەتەکەی ناوبانگێکی باشی بۆ خۆی پەیدا کردووە. هەنگ سەرجەم تەمەنی بە دروستکردنی هەنگوین بەسەر دەبات بۆ ئەوەی لەم ژیانە تاڵەدا شیرینیەک ببەخشێتە بە مرۆڤ، ئەگەرچی کاتێکیش بە مرۆڤ دەدات کۆتایی بە ژیانی خۆی دێت، بەڵام ئەویش دووبارە لە پێناو سوودگەیاندنیەتی بە مرۆڤ. سوەی محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گوندی کانیمانگ لە قەزای پێنجوێن.